ویسەکە بەرنامە وێمانە سڵام هەن خزمەتتانە ئارۆس سەردانێ کەسایەتیەوە پایەبەرز و هۆرامانیمان کاک سابیری عەزیزی شاعر و فعالی فەرهەنگی حۆزە هۆرامانی وارانێەوە فرەفرەوەش موارە و ئێمەش ماتڵمێ تا کاک سابیر تەشریف بارە پێی یاگەوەشێ و شمە مێمان کەرۆ بە چند کۆپلێ شعرێ و بەشێ و باس و بابەتێ وەستەر و شعرە هۆرامانی بەتایبەت شعرۆنۆ تازەی هۆرامانی ئارۆ حتمما چەنی مابێدە یاگەکی مافرەوەشەنە و گیڵمیلی یاگەوەشیرە و یاگەوەشێشتانە پەنە معرفی مەکەنمی و دیمەنێەوە فرە زەریف ناوەراون ماوە و زرێبارە فرە زەریف چێگەنە دیارە ئی وارانەوەشە و ئی زرێبارەوەشی و ئی یاگەوەشی پێشکەش و شمە ئازیزا کەرد. خزمەت و کاک سابیری عەزیزی کاک سابیری عەزیزی بەڕاستی یاگە دەستش لێ فەرهەنگ و ئەدەب و هۆرامانیەوە دیارە و دەست وەشبێشتەنە مەکەرمێ کە کاک سابیرگان داوەت و بەرنامە وێمانە قبول کرد و زەحمەت مادا پەنەڵ حەز کەرمێ فرەتەر وە بە وینەرەوە شەویستەکانمان بژناسی کاک سابیری عەزیزی خەڵک و کۆگەن تەحسەڵاتش چندن سەرەتا باسوانەما پێکەری سپاسڵ کەرمێ وەڵی گرچوێنێ وەشەما ئەسکەر و خزمەت و شمەی ئازیزینێ سپاس پێگرد و زەحمەتەکاتە پێگرد و تەلاشەکاتە جەڕاسا و گەشە و ترۆقی و فەرهەنگ و مەحاڵ و هۆرامانینێ یاگە فەخر و شانازین دێ من سابیر عەزیزینە ئێستا لە تەن خەڵک و دەگاوانەگەمەنە ساڵ 1940 ڕۆژیاری چات دەگەێنێ بە دنیا ئامانە ساڵ 59 دما و جنگ و ئێران و عێراقی ئێمە من و مەریوان جە مەریوانە نیشتەجابیەنە ئاوەختێ هەرجە سەرەتاوە ڕۆغبەت و عەلاقەمیان بە شێعر و ئەدەبیات و بەتایبەت ئەدەبیات و مەحاڵ و هۆرامانی شێعر و شاعیرەکانمان بە دۆران و ڕاهنمایی دەبیرستانە وانێنەوە ورکەم بێن چانەزەرەوە ئاوەختێ ساڵ 1960 دیپلۆم ئەسان لوانە دانشگا و دەڕەشتۆ تربێ بەدەنێ لیسانس مەسان و تا ساڵ 1990 25 ساڵی خزمەتم کردن پێسێ مامۆسای جێ مەدارس و وانگایەکە و مەحاڵ و مەریوانی و هۆرامانینێ هومنتەخۆ سەڵۆوانێ و ساڵ 1990 یانە نشین بێنا و ئەتر ئەچی ماوانە بەجێت تێکەڵ و نزیکیم کردن چنی ئەدەبیاتی بەتایبەت ئەدەبیات و مەحاڵ و هۆرامانی وەجە شێرنێ و ئامانە دێ هەرمانێ و پەیگیر و مەسائلی ئەدەبی و فەرهەنگی و مەحاڵی هۆرامانی بێنە ئەینتە سۆوەش بۆ یاخواست باسڵ کەرمێ مەش دەزوەش بێڵچ نەکەرمێ پسەوە بەرنامە وێمانەی کاک سابیر چی شعرەوە انتخابە کرده ینی هەستڵ بێ پێشعرێ یاینەکە بڕاستی ئستعدادێوە زاتی بێ چی ڕوەڵ ئادەڕۆ شعرێرە خانم گیوەچی وەڵی گر شوێنە پەنەوازە ئینێ ئەسکەر و خزمەتی مەبارەکتەنێ و خزمەت و دۆسانەوەی نەرانەوە حقیقەتەن هەر کەسێەوە جەمەحاڵ و هۆرامانە گۆرە بۆ زاڕۆڵە بۆ بەپاو ئا سروشتیە و ئا تەبیعەتەیەکی چاگە هەنش و بەپاو ئا فەزێ تەبیعی و ناتورالیسەکی مل و فەزا و هۆرامانی لە حاکمەنێ و دیارنێ یعنی هەر کەسێەوە چاگە بە دنیامە بە نوعەوە ختلێ کاری هوەری ئەدەبی فەرهەنگیش دریوە تۆ تەماشۆ وەختارە سیما و مەحاڵ و هۆرامانی کردی تەماشۆ ئا درەخت و ئا و تەبیعەت و کەشە سەرکەشا کردی تەماشۆ ئا خەڵکە بامێر و مەحەبەتیە کردی کە خەریکە چنی هۆستونیشتش ئاوەختێ چنی ئا تەبیعەتەیە چنی هۆستونیشە و چنی کەنارمێ بەنەوەی ختلێ دریۆ کە هانی دریۆ کە ڕوەکەر و مەسائلی ئەدەبی مەسائلی فەرهەنگی و مەسائلی هوەری منیش ئەچی قەزیە ئێستێسنانیەنە هەر جەواڵەوە حەسکەنە بە وانایۆ هەلو متالعای بێنە وەدمامین و ئانە چوون نوێشتەی و ئاوەختە نوویستەی جەمەحاڵ و هۆرامانی نەجە قەدیم الئەیامۆ بێن ئێمە دمای ئاماوە ئیسلامی 200 ساڵ دما ئاماوە ئیسلامی ئێمە بەردەوام شعرەما بێنێ نوویستەما بێن هەر ئینە بێن بەعسوانەی کە منیجهانی دریۆ ڕووبارەیە وەدمامین و ئانەیە من تێکەڵ و ئەدەبیاتی بیا وەختی ئەمامێ دلێ شاری
مەکو فەرهەنگیەکەی بێنێ ئاوەختە ئەنجومەنەکە بێنێ وێمان نزیک کەڕۆ پایشە و ئەحساسمان کرد کە نوعی هەست و سۆز جەوجودمانە هەن ئاوەختە شعرێک بە هەر حاڵ چون مەحاڵ و هۆرامانی جۆرێوەن تەبیعەت و جۆرێوەن کە ئینسانی هەمیشە چنی مەزان و ویرکردەیە قوڵی هانی مرۆ بلو ئافەزێ وە شعرێ جو چا ژانرە بەرجستا و دنیێنێ کە هەمیشە ئینسانی عەمیق و ئینسانی قوڵ و ئینسانی پەنەیاوە پوختێ دەست بە یەخەبۆچەنیش من حقیقەتەن بەپاوانێکی شێر و شعرێک کلاسیکە بسە مامۆسا بێسارانی مامۆسا مۆلوی مامۆسا سەیدی وانێ بێنێ تەئسیر شابێ ئا تەسویرێ ئا نقطەوەژە کە لێ ئاشارانە بێنێ و ئا بازیە زوانیا کە لێ ئاشارانە بێنێ حقیقەتەن ڕۆ منچە تەئسیر شادا و من ڕوو بە ئاگەی هانی دریانێ وەڵتەرێ بە شێوەی کلاسیک و بە شێوەی ئا دەهجایە شعر نوویسنە وەلی دواتر ئەتر هەستم کرد کە حقیقەتەن هەرچی من نوویسوش ئەچافەزێنێ و ئەپاشێوێ هەر هەمان تێکرار و ئاچێوانە کە ئا شاعرە قەدیمیاواتن و ئای پوختەتر و پەنەیاواتر و ڕێکوپێکتەر بەیان شاکردن و من خەریکەنە هەمان سناریۆ تێکرار کردووە ئەتر پۆکای من بڕیارمدا سەر و ئاچێواکی نووسی بینیم هەریسە جەرمەنێنێ لامە وەلی چاپم نەکردنێ بڕیارمە کە بلو قۆناغێوەتەرێ و ئەچا وەختێچەنێ ئێمە مەجلە و سروەی فرە تەئسیر گوزار بێ ئەچاگەنە بڕێ شاعێرێ حقیقەتەن ڕۆژهەڵاتەنێ دیاری بێنێ یۆ پێسێ مەرحوم جەلال مەلەکشای باقی ئازیزاتری کە جەسروەنە کارکەرێنێ و ئێمە چون گوڤارەیە مطالعەکەرێن مێ هەمیشە چەمەڕێ ئەمە بمێ کە زوو چاپ بۆ و یاوە دەسمە و مطالعەشکەرمێ تەئسیر و ئایشاوی کە ئێمە ڕۆی گێڵن مێوە ڕوو بێ شعرێ ئاوەختە شعری ئازا یا شعرێنەوەی ئەتە ئەشا سەرتاوە من ورکوانێمێ و وەختارێک لوان لێ ئافەزێ موێنە ئەسن بەحرێەوە فرەقوڵ ئەچی فەزێنە حاکمان چ ڕۆژهەڵاتەنێ ئاوەختە شێر و شاعرێ فارسەکە کە کولەن ئەچاگۆ قسەی شاپێ کردەی بینەوە جەسەتەوە وات و دنیێن و جەهالینە مەترەحینێ دمامین وانێ شاعرێ سۆرانێکی دەواازەی شاپەیمە باس کرد و چاوەختەنی مەفرەتە چنی دەنگەکا و جەلال مەرخشاوی و عەبدوڵڵا پەشیوی و لەتیف هەڵمەتی و ئەوەتە ڕەفیق سابیر و ئینیشا ئاشنە بینمێ ئەتر کەم بیباس و ئانە کە ئێمەشانی درێمێ بلمێ ڕوو بە ئا فەزێ بە وەڵێەوە من وێم شەخسەن سەرتاوەی شعرێ بە نەوەی ئەگەریش نووسێوان بە شێوەی سۆرانی نوویسێنە چون تەسیر و گۆڤار و سروەی بێ وەلی دماتەرەوە وەختارێمە چەند ماکۆت بازێ دەخاتری پێسە دەخەکە و مامۆسا جل عەباسی مامۆسا عوسمان محەممەد هۆرامی کاگڕۆفێ محەممەدپوری مۆنا ئێمەش کردیۆکێ بە زوانەکە و وێمە چێو بنوویسمێ و هەر ئاچێوەکێ خەریکە بە سۆرانی منویسمێش تامێ بە زوانی هۆرامیمان. سابیر کریۆ باس و ڕۆت و شعرە تازەی هۆرامی هەر جە بنەڕەتەوە باسما پێکەرینە سەروی چەمەکە مەنا خزمەتی مەبارەکتانێ ئەگەر ئێمە فلاش بەکێ دێمەوەنە پێی شعری تازی هۆرامیە وە گەڵمەوە پێسەرە تاکەش ناچارێن مێکە ڕوە کەرمیجە ئاسانەوە مامەسا عوسمان محەممەدی هۆرامی گرمام زانمەی باشوور یۆ چا مەحاڵا بیان کێجێ هەرجە زووە ئاهە لە ڕەخسیان کێ بە زوانی کوردی سۆرانی چاگەچێ بنویسە مامەسا عوسمان محەممەد هۆرامیش کێ نیشتجا و تەواڵی بێنەوە خەڵکو و باشوورین بەپاو ئا تەسیراتی و بەپاو ئا نزیکایەتی کە چنی شاعرێ تازەواجەکاوتێ شرک و بێکەسی ئاوەختێ ئا ئینسانە چاگۆبیێنش تات و تەحسیر و شێر و ئاوەختە و هەفتاکا و باشووری قەرارش گرتن و چاگەنە تاوانش دەستکەڕ و بە شێری تازی هۆرامی بە شێوەوە تازە و نوێ ئا ساختارێ هێجایشە ماڕان و ئەتلوان دلێ ئا تان و پۆشێرە تازە
اینە یاگی دەستۆشانە کە هیچ شێوەیە زوو سویچی واردن و زوو کرێڵش واردن و زوو دەستشپەنەکردن پێی مەحاڵ و فەرهەنگ و ئەدەب و هۆرامانی وەلی چەولاچەوە یاگێ یەئس و ناومیدی بێنە کە بەداخەوە ئاڕەوتێ جەباشوورەنێ تا یاگێ من پشۆنیم گرتی بە وەلووا بەشوێنی ژێرەوە دەقەکە وانێ باوێ بەداخەوە هیچ کەسێتر نەکۆتن شوێن و ئاهەرمانی ئەلبەتە شاید کەسێ بۆ من نەتاوا بم دەستشپەنەیە وەلی تا یاگێ من پێجورکاریم کە لە بۆ شوێنگرتە بێ بوو کەسێتر نەتریان ئاهەرمانیوێ وەوی شتێکەڵ و ئاهەرمانی نەکردن وە فەقەت مامۆستا عوسمان چن نەدانێ و گوڤارێ و مەجلێنە بەپاو ئانێکی مهم شخصەن تا زمانێکی منە بێ قسمچەنیکردن و دەنگێکی چشەنی واتەنش شەری تازی هۆرامیم ئەچا وەختن داکۆ هەفتای میلادینێ جێ باشوونە چاپێکردنی و متاسفانە وێشش مامۆسا هەرتامە نەبێ هەر نەتاوا بێش بەرهەمێوە یا نامیلکێوە شێری هۆرامی تازی چاپێکەرەوە و هەر قەنەعەتش کردەبێ بە چندانە کۆپلاکی چا گۆڤارانێ چاپی ببینێ منتها دەهۆ شەسی ڕۆژیارینە جێ ڕۆژهەڵاتەنێ کەسانە پێسێ کاکجەلیلێ عباسی کاک ڕۆفێ مححمەدپورێ دادەکەلسومێ تێکەڵی ئی هەرمانی بێ و تاواشە جە چەندین دانۆ گۆڤارێ و ڕۆنامێ و مەحاڵ و هۆرامانیە بە تابەتسرووە و سیروان و ئاوێر ئەچا وەختانێ چندانە کۆپلی شاری تازی هۆرامیە چاپێکەرە ئینە یاگی وەشبەختینە دماتر جەپاوەنە یوسفێ ڕسوڵاباتی مەرحوم ئاوەختە هادی سپەنجی و کەسانی تربیە کە تێکەڵی هەرمانی بێ و دمامین وانێ وەختارێ ئی چێوەیە دلێ ڕۆژنامێنەوە دلێ گۆڤارەکانە پەخشبیۆ نوعەوە کێبیە و هەویەت و وەشکردەی پێ هۆرامانی چوزەش کرد و ئاما دلێ فەرەنگ و مەحاڵ و هۆرامانی کە نەهایەتەن ئێمەش تلیامی پێ هەرمانەوە ئەوەڵین بەرهەمی کتێبی کە بە شێوەی شعری تازی هۆرامی ساڵ 1982 ڕۆژیاری بە نامی زڕنۆ ئاسوی کاگڕەوە مححمەدپوری چاپکردن دومین بەرهەمی شعری تازی هۆرامی کە چاپێن هەر کاگڕەوە مححمەدپوری چاپکردن بە نامی هۆپرای گەچ و تەختەی چادمای کتێب و گرێ کە فکر کۆ خۆدەش دانە شعری تازی هۆرامێنێ دادێ کورسوم عوسمانپوری چاپی کرد و دمامین وانەی ئایا ڕسوڵابادی کاگادی سپەنجی و باخی ئازیزاتری تێکەڵی هەرمانی بێ و وشەدا تەموو هەرمانەکەەوە وەرەکە شاگرتنە وەرە و دمامین وانە ئیچەوە پەخش و پەڵا بێتە جێ حیتۆ یەک نەفەر و دو نەفەری نەچێوەکە خارج بی چێوەکە تاواش نەشونما پێیاکەڕ و جەبێن و خانمەکانە جەبێن و ئاخاکانە جەبێن و پیاەکانە کولەن ئیچەوە پەخشبیە و وەش بەختانە ئایسێ ڕەوتەکە لوان لێ قۆناغەوە تازتری کاک سابیری ڕۆتەیە جە ئایندە نەچەنیمەوینی هەر پاسە کە مەزانی سە فرۆت جە قەڵەم بەدەسەکە ڕۆژاردێنە شعرەی تازێ بەڕێ و جنابی ئی ڕۆتە ملۆ کۆگە ڕوبە کۆگە ملۆ ئەساس کرد و پرسەوە فرە بەیاگێ بێ دەسەوەش بۆ پێی هۆچنیە ئاپرسەعالێ دیارە ڕۆح و ئەدەبیاتی پانەوە بەسییان کێمشم تازەگەریش نەبوو و هەر کەسێەوە و هەر نەتەوەەوە و هەر ملەتەوە گەرەکش بۆ جێ یەک حۆزنە منەوە و حەد چا حۆزانە پەلەقاژێکەوە قەتئەن مەحکومە بە فەناو و نابوودی وەلی جەهۆرامانە وەشبەختانێ ئی باوەڕێ ئی نوع ئەندیشێ ڕێخیش کوێنێرێ پایدارە و هەر کەس خەریکە جەحەنا و وێشنێ تەلاش کەرۆ پەلەقاژە کەرۆ پەیانەکێ چێواکی وەڵە نەبێن تکراریشانەکەرەوە و دەست پێیاکەرەوە بە چیوی تازەی و یانە ئینا سەر و مەبنا و کەشف کردەی دیارە زوانی هۆرامی زوانێوەن زوانەوە دۆڵەمەە جەحێتۆ ڕازوانی نەکیانەوەش بەحسەوە ژیەکان من واردووە فەزێمە بوو وەری جەحۆزە و وشە و کەلیمێنێ تاو پێوش زوانێەوە ملبەرز بوو زوانەوە بۆ کێ دیار بوو و پەنەوازە کێ پەنجش پێکێشی و شعری تازی هۆرامیەش بەپاوە پێجورکاریەوە بوون کێ هەنا حۆزەکەنەوە بەردەوام ئاچێوە کە چاپێ با و هەمجە دنیای مەجازینێ هەم بە سرود و کتێبی و دلێ ڕۆنامە و دلێ گوڤار و چێوینێ بەردەوام وانوشاوێ من بەش بە حاڵوێم فرە گەشت بینە ناپێ قەزیێ و ئیسێ ئی شعرێ تاوانش ئەتر ئەچا فەزێ تێکراری ناتۆرالیسیە و
دلێ تەبیعەتی و دلێ مەزان و باس و ژەنێ و باس و مەسائلێ کێگر ئینە لێ تەبیعەتینەوە شعری کلاسیکی هۆرامی بەجد ئینە چافەزێنێ تاوانش ئەچا قۆناغەیە و ئەچا وەرپەنگەیە گوزەری و ئیسە وەشبەختانە شاعری تازێمە هەنێ کە بە شێوەوە ئال و سەردەمیانێ خەریکی شعرێنێ دەفتەر شاب کەرا جە کۆڕ و کۆبوونەکانەوە جەمە کۆفەرەنگەکانێ حزور شاهن چێ واناوێ و ئەتر ئا وەرپەنگێ سنەتیە و خێڵەکیە و نەریتێ نەمەنێنێکێ ئینسانی شاعری دەسێ بەساوەوە نازاپە لە قاژێکەرەوە وێ تەمزاندێ شعرێ تازێ ئەندیشەن یانێ تۆ مەتاوی شاعری تازە واجبی وەلی بەنسبەت و ژیوگای بەنسبەت و حزور و ژەنێ بەنسبەت و دموکراسی بەنسبەت و ئازادی بەنسبەت و مەسائلێ کێجێ ئێترافتانێ ئا مەسائلێ کۆمەڵایەتی کێجێ ڕۆنێ بەنامێ تاڵانکردەی خەڵکی فەقیر و هەژاری بەنامێ مەسائلێ پسێ جەهۆرامانە مەسلێ کۆڵبەری بێتەفاوت بی وەشبەختانە ئارۆ ئێمە ئینیشات دێت دەقە شعریەکانە وینمێ یانێ ئەگەر ئێمە زمانەوە شعرێ کلاسیەکەمە هەر جەفەزا و خەیاڵی و تەوەهۆمی نەبێنێ و ئینسان وەختێ ئاچێوا وانەوە ئەحساسکەری بڕیان جە کۆمەلگای وەجە کۆمەلگای فاسڵەژێتەن وەلی وەشبەختانە ئارۆ دێ دێت شعری تازی هۆرامێنێ تۆ هەر ئەحساسکەری ئام مەسائلێ و ئاگیر و گرفتی جەحۆزهای مختلفەنە پێسە ئاعتیادی پێسە فەقیری و هەژاری پێسە مەسلێ پەراوز وستەی زوانی هۆرامی پێسە مەسائلێ گۆرانیە ئینیشاکێ تۆ تەماشەکەری کێ بێنێ ورکە و کێشە و کۆمەلگا و ئارۆ هۆرامانی دروست دەقە شعریەکانێ ڕەنگە شاهنێ بەیان کریا و داخوازی شاعریە ئینەوەش تاوە هەڵمەتەوە ئالە بوو و پتانسیلی ئالا پێیانە کە ئێمە تاومێ ئا ارتباتە کە بێن و کۆمەلگامانە هەنوو و ئاچەوە کە پێست دەقی ئەدەبی یا ژانەرێ ئەدەبی بەنامە شعرەوە درکیۆ و مشناسی و ئێمە ئا ارتباتە حسکەرمێ و فرەتەریج لاینگیر و پشتیوان و هۆگر و شعری تازی پێبا وەشبەختانێ ئیسە ئێمە تاوانمە ئا نەریتە سنەتیا کە ژەنی پێسێ بانگەواز و ژەنانە وێش خەفەش کەڵن وێ وەڵتەری ئەگەر ئێمە تەماشەکەمە درۆسە ژەنی ما بینێ حتا جە یارسانەکانە شعری شاواتنی وەلی ئایا ئا تریبونەکی بێنشە تریبونشێت تریبون و پیای بیان یعنی بە زوان و پیاوی شعری شاواتنی وەلی وەشبەختانە ئیسە ئێمە شاعری ژەنی ما هەنێ کە بە شعری نەوێ علاقەمەندێنێ و خەریکە تەقمنووسەر ڕەحەت ئازوانە زوانی ژەنانە وێشانێ یعنی هاوارەکەشە دەنگەکەشە پەیامەکەشە ژەنانن ئەتر وێ سانسۆرکردی و وێ خەڵەت ناوی و وێ پەشۆکنا بەچێوێتر و جەقاڵ بوو لە فافێن و جەقاڵ بوو مەزان و ئێستەعارە و ئیجۆرەشیوانە وێ درکنای ئانشکۆ نەمەنن و ئامان قۆناغێوێ کە قۆناغ و مۆدەرنیسیا قۆناوێ ئاڕۆیانە خەریکە ئێمە گلکی کێشمە پێ ئازادی جەفەزا و دموکراسینە خەریکی مێتە لاشکەرمی و ئینێ فرق گەشتبن بوو ئینێ حقیقەتەن احتیاجش بێ باسێەوە قوڵی و درێژی و فرێ هەن کە تۆ سەرەکێشی گرد و سوچەکە گرد و لایەنەکە گرد و شێوازەکە بەڕەسی کەری حتا جەنەزەرۆ ساڵی چۆ جەنەزەرۆ شێوازێ یا سەبکی فەردی یا سەبکی کولی شەرێ بەڕەسی کەری وەری ئێمە چێگەنە هەر پێیانێکێ دۆسە ئاگادارێ بە هەرەپی کورتە گوزارشەیە قەناعەت کرد و ئومێدەوارە کە جا ئایندەنە و حتممەنیش کێ پاسن شێر و تازی هۆرامیە تەمام گەشە کەرۆوە ملۆ دێ ئافەزیژە کێ پەنەژمەچە فەزەی گەمەی زوانی چونوێ تازاندێ ئایسێ جەدنیانێ ئا شاعرە بەرجستێکی هەنێ جستەحۆ کەلان و دنیانێ ئەتر باس و مەسائلێ ئارایە ئەدەبی و ئینشە جە شعرە شانیانە بەش و بەڵکو ڕۆشاکردنە گەمەهای زەبانی حتا چانێچە گوزەریانێ تۆ تەماشای جە فارسەکانە کەسێ بەسەر مێرداتی فەلاحی ئەسن باس و کاکەی ئیماژی و ئێستعارەی و مەزان و ئیجۆرە چێوە چاگەنە خارج بێن لوان لێ فەزێەوە کە کامەڵەن خەریکە ئافەزێ زوانی مازۆوێ و زوان ئەتر چێگەنە تۆکڵی وزۆ زوان ئەچێگەنە پۆز وزۆ بە قۆڵی معروف خەریکە بە جۆرێتر زوان زاوزێ کەرۆ و زوان بە جۆرێتر دیاریکریۆ کە ئا وشە قەیمێکی هەنی سەر ڕاوانە کە ئاوشێ مناوێ و بشم تۆ خەریکبی بە پاو
ئەقلیەت و ڕۆی بەپاو ئاوز و ڕۆی بەپاو سنعەت و تەکنۆلۆژی ڕۆی بەپاو ژیوا و ڕۆی تۆ زوانەکەت ئابدێت کردێت چون بار حڵاتر ئێمە گەرەکمان بە یا گەرەکمانەوە ئارۆ ئێمە هۆرامی فرێمە ئینامێ شارەکانە ژیومی ئەتر تۆ چەنی هەڵیزی و چەنی سێپای و چەنی مەزان و ئاچ و وەسنەتە سەرۆکارە نییە سەر ڕاوانەی کەمشوم ئی وشێ دلێ فەرەنگ لۆغەتینێ دلێ شێر و شاعران دیارێ بە بە شێوازێتر وێشان نیشانە بام من تایمە ئەتر چەنی ئاکەرەسەوە ئەبزاری و ژیوا و ڕۆیە ڕوبەڕوێن وەمشم زوانیش ئانە تەوانمەند بوو زوانی هۆرامی ئانە تەوانمەند بوو کێ تاو و وێش چنی ئی سەردەمەی سازن و وێش چنی سەردەمە ڕێگوزۆ و ئەگەر ئینێ جەتریبوونی و شعرەوە نەبوو کێ گرد و دنیا خەریکە بەتابەت ئەقلیە مدەرنەکەی چنی هەرمانی کارکەرە قەتانی مەگنمێت ماوەی من بەنسبەت و خەزیە فرۆ گەشتبێنە ئیشەڵا جا ئایندە نزیکە لێ ئی سەرکۆتیچێ گرد ناوینی و جەزم هەنگامی وردی خەزانی نیگا و شەو نمێ پاییزی گەڵا ڕێزان و وەهارینێ ئان نەتەر و لە هەنار بەراسان و چەمەڕایی لوانە دەمشکریاوێ پانجەقلێ ڕۆزگاری تەڕیانە و خەما و خەفەتی کۆچ و ئایزی تا بنەما و چەمەی تا چەمیچ کار کەرۆ پایز پایز بووکی قژسەرد دەسێم هەنار و سینەی تەنە تەکنەرێ دەسێم هەنار و سینەی تەنە تەکنەرێ برژاییم ساج و سینەی تەنە نوستالۆژی پیاسکە و وێرەگایم ڕەهنەوە بۆ دڵم ورازەوە واز بارە جەجنۆکە و ئیجارەی قەناعەتم بە قەناعەتەوە قەپان کریان قەناعەتم بە قەناعەتەوە قەپان کریان تان نم و ئاما و وارانیت چەترە و چەمەڕایی پنگواردە و حەوز و حەزانێ قڵوەز و دیدارێنێ خشە و موسیقا و خەزانی فشارای مەچەک و قۆڵ و وەفێ سەدی سەد شارژ و هەریم و وەشەویسی بە تۆوە بەسییان جناب الویل کتێوڵ سەر و شارەکان تۆ چاپێکردێنێ کتێوی شعر هەنێ و چندانێ کتێوڵ تایسە چاپێکردێنێ باسێوە مفەسەڵمان سەر و کتێبەکاتۆ پێکەرە دووبارە وەژامە ئەسکەرۆ خزمەت و شمەی عزیزینێ بەڵێ من تایسێ چەندین دانێ دەفتەرە شعرم چاپێکردێنێ ساڵ 1990 ئەوەڵین دەفتەر شیعری تازەی بە شێوازی نوێ هۆرامی بە نامی هەناسۆ کاڵی چاپکردن کە بەشێوەش کەمی سورانی و بەشەوە فرش هۆرامیێنێ ساڵ 1992 دومین دەفتەر شێعرم بە نامی سۆسکە قەتیسەکە چاپکردن کە کولەنگر شعری تازی هۆرامیێنێ ساڵ 1990 دەفتەرە شعری سێوم بە نامی نەپەردەچیام تا پەردەچوم دیدارێ نەترەکە چاپکردن کە هیچ کولن هۆرامێنێ و بە شێوازەوە ئاڕۆیانەی مجێنێرێ گرد و شعرەکە درێگیر و درێگەر و شعرەکە حەکایەت جێ زیندگی ڕۆزانە و خەڵکی کەڕۆ کۆمەلگای کەڕۆ جە کۆمەلگای فاسەڵەژ نییە چێوەهای خەیاڵ و تەوەهومی نییە دەفتەر شاری چوارمی چمینا دەسەوە ئیشەڵا ئەپیزونە ئامادە بوو کە ئافرەتەر ئێستا ئەمکردنە سەر و مەسائلی گەمەهای زوانی و بازیهای زوانی کارکەروکی ئیشەڵا ئایج ئامادە بوو چاپ بۆ جەزمنی شەنێ ئەرز کرد و خزمەت و دۆستانێ من هەج ساڵ 1990 کتێبەوە داستانی کۆتای هۆرامیم چاپ کرد بە نامی زەماوەند و نەرمی وەرمی کە ئایج هەرا ساڵە چاوی 1990 وەجە ساڵ 1940 دووبارە کتێبەوەتر داستانی لۆکاڵیە و مەحاڵیە و بوومیە
تایبەت بە مەحاڵ و هۆرەمانی یعنی ئەچی داستانانێ مۆزۆ تێم و داستانی پێڕەنگ و جۆرێ مجیانەرەکی هەر کەسەوە ئی داستانەوانەوەی ناخۆداگەش ئەحساس کەەوە کێنە مەحاڵەوە جیاوازە و مۆزوعەکە هەر چافەزە و جۆغرافیا هۆرامانە مجیانەرێ تیم و داستانەکەی هەر بازم شێوە ئەکتەرەکە بازیکردێشە درۆشای شاوە و تەماشەکردۆ گرد و فەزا و داستانەکەی کولنگرینە فەزا و هۆرامانەکە فێ کرد و تایسێ کارەوە ئەپاش شێوەوە تایبەت بە مەحاڵەوە تایبەت جکوورەوە هۆرامانێکی نەبێنمە جکوورەوارینە ئەوڵین کەسێ بێن کە من واشای واچوو کردە بووم ئیشەڵا دەفتەرە سێوم و داستانیش هەرینا ڕاوە ئایج کولن کارش ئامادەکریان ئیشەڵا ئایج چاپ بوو ئایج بازم سریەوە چێوە جیاوازە و داستانی فرەکۆتەینێ تەقیمە تاوی واشی مینی داستانێنێ ئای سەر و مەسائلە و کیش و گرفتەکە و کۆمەڵگای نوویسێنی مەسنجە حۆزۆ مەسالی ژیوگە پارێزینێ تقریبان بووە و مەزەی تەنزش بۆن داستانەکە ئیشەڵا ئای ئامادە بۆ چاپ بۆ کتێبخانە و هەرامانی ڕەنگین کەرەوە دووبارە کتێبێتێژم سەر و جاینامەکە و دەگاو هاانەکەم لە وێ تازاندێ جاینام چێوە فرە مهمە و جاعارۆنە ئانیشاکێ کار و پێیجوکاری و لێکۆڵینەوەی کەرا سەر و ئا جاینامە تاوا فرە بە مەسائل و مۆزوعهای مختلف دەست پیاکەرا جەنەزەرۆ فەرهەنگیەوە جەنەزەرۆ تاریخیەوە جەنەزەرۆ مەسائلەی کۆمەڵایەتیەوە من تەوی دوێرە ساڵە سایەمکردنێ گرد و جاینامەکە و دەگاو هاانەگەمڵێم ئامادەکردنی ئیشەڵا ئەنەیە گە کارەکەشتان هەتا تەڕاحی جەڵدوجێوی شپێکریان اینا حالت و یعنی که شماره فی باچو ورو اتر ببرو و یاو به دسو وانر عزیزه که و هر پاس تایسه من جشندین جانه مجله و گواره و سطح و استانی نه و تاریم به شوهای مختلف سرو مسائل کمالایتی سرو روت و شعر تازه هرامی سرو مسائل فرهنگی ادبی چپ بین جروزنامه و شو سیروانی نه وقت دیار کوهنه نه محابات نه بیان نه و هر پاسه اکثر و کور و محفل ادبی و فرهنگی که محال و هرمانی نه بجدار بینا و تایسه گوارتن به نامه های کتابت به شعر و روشالاتی بیان چنین دو نفراتری مع گواره شماره یک مادام برو و شماره دوش کار ماستر کردن که انشالله جامعه بو و جه مجلو او زیاری چنه که جه طرفی انتشارات زایله و چاپ و پخش بو و تایبەت بە محاڵ و هۆرامانیا و زوانی هۆرامیا و هەر دەفعەوە بەسێ فایلی شمارەکەش تایبەت بە مۆزوعەوە بەخصوصی مەطلبی چاپێ با پەخش بووە من جدوی شماراشەنێ بەسێ دەسۆ نوویسەرا هەموو وتارم بێن و هەمیش کار و دەسۆ نوویسەرا منجامدان و بەشدار و ئیکەمان و چەندها دانێ بەرنامە تەلەڤیزیۆن تەریش کێچێگەنە ئیسە حەقەتەن فرصتنی من جا خدمت و دوستانه عرض کرو پنوازی شاینه عرض کرو جا خدمت و دوستانه که من جا سال 1990 هر تایسه پیسه دستو برابره انجمن و روجیاری بجدای بنا جا هرمان فرنگی کانه هرمان ادبی کانه پیسه ورپرسا و روجیاری و اسنیش 2 سالن پیسه ورپرس و سرکی انجمن و روجیاری اینان خدمت و دوستانه که خری کلمه بعام تایبت به کردواری ادبیات و فرهنگ و کردواری و بالاخص به تایبەت بە محاڵ و هۆرامانی خەریکی هۆرانە کاری فرهنگی و ادبی و خەریکین می جڕا و گەشە و ترۆقی و فرهنگ و محاڵ و هۆرامینێ تەلاش کردمی البته بە هێمەت و دۆساتەریە و کە ئێمدەوانم ئی هەرمانێ تاوا بەشێوە جێ ئا فکر و ئەندیشەیە کە هەنما پێی خزمەت کردە جێ بە محاڵەکەما بنەتەوەکەوەما نەتەوەکەوەما تاوما بەشێوەما بەدە بوو کاک سابیر هەر پاسەکەم زانی ئێمە بە خاطرانەیە کە ئی فەرهەنگمانە ئی زوانمانە بمانۆ مشۆ بەڕۆی بێمێ ئیسە ئارۆ ڕۆ میدیەن
سەبارەت بە میدیە و فرهنگ وێمە قسەما پێکەرەوە و ئایا تەسیرش هەنە میدیا پێی فەرهەنگێمانە پێینە کە بەڕاستی بدرۆشی و بەڕاستی بلۆڕاوە هەرمانەکەی ما و غەنیتەر بۆ و تازەکاری کریۆلی گرچیویمانە بەڵێ وتام زەندێ زندگی ئارۆ وە ژیوای جا ئارۆنێ چێوێ نییە جیاجێ میدیا و سوشیل میدیای یعنی تۆ گەرەکۆ بۆ وێپا زندگی کردی وێ پاڵنەیەپی ڕەساناوە قەتعەن مەرگت و نابودیت و فۆتیات حتمیە منتەها ئارۆ چێ بەنامە ڕەسانەی کردنش کارێکی جێ فرسەتێ زمانی فرەکە منێ خەبەرەکەی مەسالی فەرنگێکە ئاوەختێ کەسایەتە ئەدەبی فەرنگێکە جێ ئی پرۆدنیەوە میشناسیا پێ ئۆ پرۆدنیە پس بنابەرین پەنەوازە ئێمەجێکی سوچەوەی بەجێت وێماترێنمە بێ مەسائلی ڕەسانەیەوە میدیا ئەرکەوە فرەقورزی نەسەروشانێشۆ و ئێمەش پێسە هۆرامی بە خاترەوانێکی زوانەکەمە فەرنگەکەمە هونەرەکەمان منۆ مەجبورین میوێ حکومە سەرماوە کێ تلیەمە ئی هەرمانەوە ئێمە بەعا من چێگەنە جە ئیتربوون و ڕەنگنۆشمە داوا کردو جێ میدیای کوردی کێ سەر و ئەدەبیات و فەرەنگ و مەحاڵ و کاو گرد و کوردەواری بەعام و بە تایبەت هۆرامانی کێ فرەق غەنی و دۆڵەمەند و پاشکۆتەوە عالشن زۆم کەرۆ و سەرنجە بۆ بێ فەرەنگ و هۆرامانی جدیدگای ڕەسانەیی و جدیدگای میدیاییەوە لانی کەم جە خەبەرنە جە مەسایلێ فەرەنگی کۆمەڵایەتیێنێ بەجددا شەوەکەرەوە و ئەگەر ئینێشە مەڕەخسیۆ من داوا کەرو جێ کەسایەتی دۆڵەمەند و دەسەڵاتدارەکە و هۆرامانی سەروئی بەشەیە کارکەرا کە لانی کەم میدیەوە مستەقلی هۆرامی پێیپەخش و بەرنامەهایی بە زوانی هۆرامی وەرچەمگیری و ئەلحەمدوللا ئیسەی مە جەگر بوارێوەنێ ئا فرسەتە و ئا زەمانە هەن و ئا دەستکۆتێشە هەن وەرو دەسینێ کێمە تامی بەرنامە پڕکەمیەوە حتا 24 ساعتێ ژمە بەرنامە هۆرامی مابوو ئەلحەمدوللا کەسایەتی نوویسەرێ هونەرمەندێ گۆرانی واچێ شێوەکاری مەسائلی مختلفی ئەچی موردەوە گوناگونی فرەفرینەی کێنێ وەرو دەسیمانێ و مۆزوع ئەوەتەرکی چیگەی پەنەوازە ئێمە بەجد لا شەوەکەمە باس و تۆماری جیهانی هۆرامانە کێنە مەسلەوەکە منیێنێ من سەر و تۆماری جیهانی هۆرامانی کارم کردن وتارم ئامادەکردن و دوانە ڕێشێکی شەری هۆرامان تەنیا مەحاڵەوەن کە جێرانێ ئەپا وەسعەتە گۆڕۆ تۆماری جیهانی بێن و جیاواز چینێ هۆرامان مەحاڵەوە گردشگەریە یانە چێوە تایبەتە و ئەگەر ئێمە بازم گێڵمەوە بلمە پەلێت دەقێ شعریەکامە ئەدەبیەکامە تەماشەکەری ئانەکێ خەڵک و هۆرامانی چنی ژیوگای چنی تەبیعەتی چنی سروشتی ئامانەرەوە ناسنش ئاتاڵانکاری و ئاوێرانکاریە جەمحاڵانێ جەمەحاڵی هۆرامانە ڕۆبوو گردشگەڵەوە پێی ئاب بە گراوەندە ئەدەبیە فەرەنگی کە ئێمە لێ ئەدەبیاتیمانە هەنج وە شاعرەکەمە شاعرە شاپەنەکردن و تاکید شاکردن وەجد ناخۆداگا و هەر تاکێەوە هۆرامینێ پارێزنای ژیوگای پارێزنا و سروشتی وەشەویستی چنی ڕووجانەوەری چنی حیواناتی ئینێ جەوجود و هەرکەم جەهۆرامیانە هەن کە ئێمەدەوارەنە ئێمە ڕەسانێ بۆ گن و اختیار و زوان و فەرەنگ و مەحاڵ و هۆرامانی و تامی ئێمە جە تاریخی ڕەسانەیەوە ئا شێوازۆ زندگیما ئا سەبک و زندگیما بە شێوەوە فرعال تامی بەرمەڕەوە مەحاڵ و هۆرامانی مەحاڵەوە جیاوازە من تاو پسێ قاڕێوە نامیش بەروی یعنی قاڕێوەنەکە تۆ هەمزەمان یەری تەنەوەی ئاب و هەوایە هەنێ لێوەنێ فرە گەرمە لێوەنە نیمە کویسانی ئەسن لێوە کویسانیە یعنی تو وینی جەمەحاڵ و هۆرامانینێ ئی تەنەوەی ئاب و هەوایە جە کەمتر جەمەحاڵەکانە هەنێ کە تۆ ڕەهەتاوی جەماوەی ماوەی زمانی 2 سەعاتینێ تۆ یەرێدانە ئاب و هەوایە جە منتەخۆ هۆرامانینێ لەم شاکەری وەچەمە پەنەگنا و ئینێ فرسەتەوە تەڵاین کە ئێمە لازمە ڕەسانەی کوردی لایەوە جدیچی هەرمانە کڕەوە و ئا پتانسێڵە ئالێکی جەهۆرامانە جە گرد و شاخەکاوە جە گرد و بەشەکانێ ئا پتانسەڵی بشناسیە هەم بە خەڵکو وەرامانی هەم بە دەرەوە هۆرامانی و خەڵکیش پێسێ یاگەوە تایبەتێ هۆرامانی لەیەک بۆ ئەلحەمدوللا ئیسە مەسەلەی گردشگەری و مەرسەری گێڵای پەی مەحاڵەکە وێ تەزاندەی ئارۆ بە ئەنامی اقتصادی سفیدی نامێشەنێ تۆ هیچ هەزینەوە مەکەری وەلی تاوی جدیدگای ماڵی معیشەتی و خەڵکی باری پەی مەحاڵەکەی و ئانێ نیشتەجێ واگەنێتەوە
سوود بەرە جەنەزەر و معیشەتیەوە و جەنەزەر و فەرهەنگیچەوە تاوە تەبلیغ و عالوە پێ کوردەواری هۆرامانی من ئەلبەتە چێگەرە گەرەک منافر بلو لێ ڕێزە کاریەکە هەر ئەپی بەشەیەکی ئێشارم کرد جە خزمەت و دۆستانەوە جە خزمەت و ئی تریبونوشمنە و هەرجا ئی تریبونوشمە هاوا کردووی کە دەسەڵاتی کوردی بەجد سەر و مەسائلی میدیایی و لایوە جدی کردەوە جە هۆرامانی کاک سابیریان ئارۆ فرەفرز زەحمەت مادەی دەستوەش بێت چەنەمە کەرمێ جەلایەن و بەرنامە وێمانێنە بەڕاستی زەحمەتی فرە مادەی سپاسڵ مەکەرمێ ئیشەڵا نمونەڵ فرێبان کاک سابیر یاگە دەسڵ واقعاً دیارن لێ فەرهەنگ و هۆرامانیەنە دماین قسە پێ وینەرەوە شەویستەکە ما ئەگەر فەرماوینە من کۆتاقسانی گەرچی قسەی فرێنێ من تا چگەنە پێنێ قەنەعات کردو کە جتەیە دڵەوە شامە ئەسکەر و خزمەت و شوێنێ خزمەت و جەنابێت خانم گێوەچی کاکە شارامی هانیشەکەینێ پشتۆ کامێرەوە زەحمەت کێشە وەدە سەندەرکارایی بەرنامە وێمانەیە بەڕاستی زەحمەتا گەشتن تەلاشتاکردن یاگی پەنەزانانە ئیشەڵا کێ تاودێ ژەڕاستا و خزمەت بە فەرهەنگی سەرکۆتی و بەردەوامی و لە سەقی و تەندروستی بیدی سپاسڵ کەرمێ مەجهر پاسە ئارزوو موفەقیەت و سەربەرزی پێ جنابی و هەنمادە سڵۆش بێ ئەخوا سپاسڵ بە کام ئاوە زەمزەمی دەست و دیم و نامێت گیر و تۆ کام فێردۆسنی سواڵە و بەهشتی قەزارتا دەسەوام و گرد ئارمان شارێ یۆتۆپیانە بە خێڵی قرشنۆش پەی من لووتکێ داڵانەی ئاواتانی و حەزەکام یۆدمایۆی گۆبکە کەرا ڕۆجیار و وەتەنینێ هۆشەمانگێ مازارێ هۆ ڕابر و دڵبریندارا و نیشتمانی تەلبەن کریا و باڵا و زەمانەی لکە کۆنێم لە هەندووی و تەلە ژەنگنینەوە هێڵەگەمەی هەناسێت مەبەزنا تۆ هەمیشە وەهارنی سەرکەوتێت ڕەهن و بەرزی شران پی جۆرە ئەمەمێ کۆتایی بەرنامە ئارۆی ما ئارۆ هەرچەند کە نەبینمی هۆرامانەنە بەڵام باڵاخانە و چەمی پاسە ڕازیانەوە کە ماچی ڕێک نەمێ هۆرامانەنە دیزاینێەوە فرە زەریف هەرچێگەنە کە باڵاخانەوە چەمیاینا بین و دەرەتفێ و ئنگیجێنە وەراوەر و زرێبارێ زەریفێنەوە دیزاینە ئەپی زەریفیە کریان بەڕاستی یاگێەوە فرەوەشەنە هەرچێگەنە باخوا حافزیەکە ماکەرمێ و جا حزورتانە مەرەخەستی بێمێ تا بەرنامێوەتەر و دیار چەنی هونەرمەندێوەتەر بەخوای گەورە تا مسپارمێ خوا حافزتان